گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشەلەسەرەکان یەکێکە لە خواستەکانی هەرێمی کوردستان، بەڵام عەرەب و تورکمانەکانی کەرکووک گەڕانەوەی ئەو هێزە کوردیە ڕەت دەکەنەوە و دەڵێن پێشمەرگە بگەڕێتەوە، ئەوان هەڵوێست وەردەگرن. هاتنەوەیان و بوونیان لەو ناوچەیە جارێکی تر لە ئەمڕۆدا لەلایەن خەڵکەوە ڕخنێکی زۆری لەسرە، ڕازیش نین کە وەکو ڕابردوو هێزی پێشمەرگە بگەڕێتەوە، بەڵام لە سنووری هەرێمی کوردستان یان لە هەندێک بابەتی هاوبەش دەربارەی ئاسایشی وڵاتەکە لە هەندێک ناوچەی جیاواز، ئەوەش دەبێ بەڕێکەوتن بێت لە نێوان وەزارەتی بەرگری حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم. هەرچەندە هەندێک لە ڕاگەیاندنی کوردی باسی نزیکبوونەوەی بەغدا و هەرێمیان لە ڕێکەوتن بۆ گەڕانەوەی پێشمەرگە کردووە، بەڵام بەپێی بەدواداچوونێکی دەنگی ئەمریکا هیچ ڕێکەوتنێک لەو بارەیەوە لە ئارادا نییە، بەڵکو وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق تەنها لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە بۆ پڕکردنەوەی ئەو ناوچانەی دەکەونە نێوان هێزەکانیانەوە و لە ساڵی 2017ەوە هێزیان تێدا نییە. وتەبێژی حەشدی شعبیش دەڵێت عێراق هیچی لەبارەی گەڕانەوەی پێشمەرگەوە پێنەوتون. ئەکید ئەمەش هێزی ینی وەک نظامین یانە تابعی دەوڵەتی شتێکی وەکو خۆرەدان، بەس ئەمەی بین بەغا و بێن هەولێرە لا یەمەنی شتان. پارتی دیموکراتی کوردستان کە تا ئێستا بارەگەیان لە کەرکووک و دیالە و سەلاحەدین نییە، گەڕانەوەی بارەگاکانیان بۆ ئەو ناوچانە دەبەستنەوە بە گەڕانەوەی پێشمەرگەوە. مەسلەی ئەمە وازحەکە تاکوی ئەمە هێزی پێشمەرگە نەگەڕێتەوە ئەمنیەت نییە و ئیسحال حاضر ئەمنیەت نییە، باشی بیانی تۆ بارەگا ببیتەوە بەبێ هێزی پێشمەرگە بەبێ ئاڵای کوردستان چۆنەکری. هەرێمی کوردستان دەڵێت ئەمنیەتی کەرکووک پێویستی بە هێزی پێشمەرگەیە. عەرەب و تورکمانیش دەڵێن ئەزموونی 17 ساڵی دوای ڕوخانی بەعسیان لەگەڵ دەسەڵاتی کوردیدا ئەزموونێکی تاڵە، بۆیە ڕێگە بە دووبارەبوونەوەی ئەو ئەزمونە نادەن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.